زۆرێک دەڵێن کریستیانۆ باشترین یاریزانی پۆرتۆگال نییە و هاوشێوەی یاریزانێکی ئاساییە. بەشێکی تریش پێیان وایە دابەزینی ئاستی یاریزانەکە لە چاو ڕابردوو پەیوەندی بە تەمەنی یاریزانەکەەوە هەیە. قسەیەکی کۆنی کوردەواری هەیە کە دەوترێ تەمەن ڕەحم بە کەس ناکات. ئەم بابەتە لە ئێستادا بە تەواوی بەسەر کریستیانۆ ڕۆناڵدۆدا سەپاوە. لە ڕابردوودا ئەگەر ڕەخنەت لە ئەفسانەکەی مادێرا بگرتایە ڕوبەڕووی دژایەتێکی زۆر دەبوویتەوە. بەڵام لە ئێستادا ئەو تەنانەت باشترین یاریزانی پۆرتۆگالیش نییە و ڕەخنەگرتن لێی ئاسایی بووتەوە. ئەمەش بەهۆی سەرکێشی یاریزانەکەیە کە بەردەوام لەگەڵ هەڵکشانی تەمەنیدا دەجەنگێت. پاژەوەی هەڵبژاردەی پۆرتۆگال لە دوایین یاری دۆستانەی خۆیدا بە ئامادەبوونی ڕۆناڵدۆ بە 2 گۆڵی بێوەڵام تووشی شکست هات بەرامبەر بە سلۆڤینیا. بەشێکی ڕەخنەگران ڕوویان لە ڕۆناڵدۆ کرد و ئاماژەیان بەوەدا چیدی ئەو ئەستێرەی یەکەمی هەڵبژاردەکەی نییە و ناتوانێ ئاستی پێشووی پێشکەش بکات. ڕۆناڵدۆ لە ئێستادا هەست بە گرنگی پێشووتری ناکرێت لە هەڵبژاردەکەدا و وەک بڵێ خودی هاوڕێکانی بە تەواوی بە پێی ئەو بابەتە دەجوڵێنەوە کە کریستیانۆش یاریزانێکی وەک ئەوانە و گرنگی پێدانێکی تایبەتی پێنادرێت. زۆرێک پێیان وایە کە دەبێ ڕۆناڵدۆ لەمە دووە دان بەو ڕاستیەدا بنێت کە ئیتر تەمەن هاوکاری ناکات لە ئەنجامدانی جوڵە سەحراویەکانی لە نێو یاریگادا. ڕۆناڵدۆ یەکێکە لە باشترین یاریزانەکانی مێژووی تۆپی پێ و بێگومان باشترین یاریزانی مێژووی پۆرتۆگالیشە. بە جۆرێک دەکرێت ئەو هەڵبژاردەیە دابش بکرێت بۆ پێش و پاش ڕۆناڵدۆ. ئەفسانەکە دەیان نازناوی تاکە کەسی و بە کۆمەڵی بەدەستێناوە و هەمیشەش بە نمونەی کۆڵنەدان باس کراوە و هەر لەگەڵ ناوی کوڕەکەی مادێرا ڕستەی نازانێت تەمەن چییە دێتەوە بیری هەمووان. بەڵام وا دیارە ئیدی تەمەن ئەویشی بەرەو لاوازبوون بردووە و وەک جاران جوڵە جوان و لێدانە بەهێزەکانی لە یاریگادا نابینرێت. کریستیانۆ کە لە ئێستادا تەمەنی 39 ساڵە بەرەو کۆتاییەکانی ژیانی وەرزشی دەڕوات. پاڵەوانێتی یۆرۆی 2024 دەکرێت ببێت بە وێزگەی کۆتایی ئەو لەگەڵ هەڵبژاردەکەی و ئیدی لە لاکێشەی سەوزی یاریە نێودەوڵەتیەکان نەبینرێتەوە. لەبەرەوەش دەبێ هاندەران چاوەڕێ بن و تەماشا بکەن کۆتانەفەسەکانی ئەفسانەکە بۆ وڵاتەکەی چۆن دەبێت و ئایا دووبارە دەیبیننەوە شکست بە تەمەن بهێنێت و هەمووان دووبارە پێکەوە بڵێن ئەم کوڕە نازانێت تەمەن چییە، یاخود نەخێر دەبێتە کۆتایی ژیانی وەرزشی ئەستێرەیەک کە جێ شانازی هەر تاکێکی پۆرتۆگالیە و هەوادارانی لە تەواوی جیهانەوە بە دیار ئەو هەڵبژاردەیەوە کۆ کردوێتەوە.